ڕۆژی جیانی خوێنبەخشینە. لەم ڕۆژەدا ژمارەیەک هاوڵاتی هاتوون خوێن ببەخشن. هەردی ڕەجەب 16 ساڵە بێدابڕام بەردەوامە لە بەخشینی خوێن. یەکێکە لەو کەسانەی بانکی خوێنی کەرکووک پشتی پێدەبەستێت لە کاتی پێویستدا. 2006ەوە خوێنە بەخشم لە ڕێ ئەم مستەشفایەوە ئیتر بیدایی یەکەم جار بۆ هاتم هەوەیان بۆم کرد. لەو کاتەوە من هەتا ئیستا زیاتر تقریبان لە 93 بەتڵ خوێنم داوە. بانکی خوێن لە کەرکووک بە بەرامبەر و بێ بەرامبەریش خوێن بە هاوڵاتیان دەدات بە پێی زۆری نەخۆشی و پێویستی کەسەکان. بۆ ئەمەش مانگانە زیاتر لە 2000 بتڵ خوێن بەرهەم دەهێنێت. شهريا لازم نجهز المستشفيات من 2000. ئێمە لە بانکی خوێنی کەرکووک مانگانە لەسەر 2000 بتڵ خوێن بۆ نەخۆشخانەکانی کەرکووک دابین دەکەین. دابینکردنی خوێن بۆ نەخۆشان کارێکی مرۆیی و گرنگ و پیرۆزە. سەرەکی ترینە و کەسانی پێویستیان بە خوێن دەبێت لەوانان کە نەخۆشی تەلاسیمایان هەیە یاخود توشبووی شێرپەنجەن. جگە لەو نەخۆشانی نەشتەرگەری ئەنجام دەدەن، نەخۆشانی شێرپەنجە و تەلاسیما وەرگری خوێنن بە بەردەوام. بۆیە کەمبوونی خوێن لە بانکی خوێنی کەرکووک ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئەم نەخۆشانە هەیە. ئێمە لە سەرەتای تەلاسیمە شاری کەرکووکەوە ڕۆژانە 25 بتڵ خوێنە دەین بە نەخۆشەکان ڕۆژانە ئەوانەمانەیە مانگی لە 400 تا 420 پێویستمان بتڵ خوێنەیە هەموو مەجموعی نەخۆشەکانی شاری کەرکووک 1076 نەخۆشمانەیە. ئەگەرچی خوێنبەخشین سوودی تەندروستی بە جەستەی کەسی خوێنبەخش دەگەیەنێت، بەڵام لەوان بەرزتر و بەنرختر قازانجێکە کە بە ورە و ڕۆشتی مرۆڤ دەگەێنێت کاتێک بزانی ئەو خوێنە لەوانەیە گیانی کەسێک لە مردن ڕزگار بکات. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.